بەڕێزان هەمووتان ئاگادارن ڕۆژانە جۆتان لە بۆردومانی هەرێمی کوردستانە بێ بە درۆن و بە موشک لەلایەن حەشدی شعبیەوە لە یەکەم ڕۆژی ئەم جەنگەی نێوان ئێران و ئەمریکا و ئیسرائیل بۆردومانی کوردستان و خەڵکی کوردستان دەکرێت بەبێ ئەوەی نە هەرێمی کوردستان نە خەڵکی کوردستان بەشێک بن لەم جەنگە بەڵام بۆ دەکرێنە ئاماج. ئەم شەو ئێمە میوانمان هەیە دەمانەوێت زۆر بەڕاشکاوانە لەسەر ئەم پرسە پرس بکەین لێی بپرسین بۆچی خەڵکی کوردستان کە موسڵمانیشن پێشمەرگا ینی ئەم ترمانگی ڕەمەزانە ژێرخانی ئابووری بۆچی عێراق هێرش دەکاتە سەر هەرێمی کوردستان. کارمان بەمە نییە ئەمانە حەشدی شعبین ئیتر لە بەغداوەیە لە چۆوەیە دەسەڵاتەکەیان لەوێ. زۆر باشە میوانەکەمان زۆر بەڕێ دکتۆر حەیدەر بەرزنجی توێژەری سیاسی و سەرۆکی دامەزراوەی نارامسین بۆ دیالۆگ ڕاستەوخۆ لە شاری بەغداوە لەگەڵماندایە. بەڕێز بەرزنجی شەوتان باش سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24 ئەم شەو دەمەوێ زۆر بەڕاشکاوانە پرسیار بکەم و هیوادارم ئێوەش زۆر ڕاشکاوانە وەڵامی پرسیارەکانمان بدەنەوە چونکە ئەمە پرسیاری خەڵکی کوردستانە ئەو خەڵقە مەزلومەی بەبێ هیچ تاوانێک لەلایەن حەشدی شعبیەوە دەکرێنە ئامانج. زۆر باشە بەڕێز بەرزنجی دەمەوێت بزانم بۆچی حەشدی شعبی بۆردومانی هەرێمی کوردستانەکە ئایا هەرێمی کوردستان بەشێک نییە لە عێراق خەڵکی کوردستان و گەلی کوردستان بەشێک نین لە گەلانی عێراق یان شتی تری لە پشتەوەیە و حەشدی شعبی ڕقیان لە کووردە. زۆر سپاس سڵاوڕێزم هەیە بۆ جەنابەت کاک حاکیم سڵاوڕێزم هەیە بۆ کەناڵی بینەرانی کەناڵی کوردستانی 24 جارێ بەڕاستی ئەبێ وەسفەکە بگۆڕین چونکە حەشد نە دژمنی کورد من کوردم بە هیچ شێوازێ قبوڵی ناکەم و ڕەدیشی ئەەکەمەوە کە حەشد هێرش کاتە سەر هەرێمی کوردستان بەڵێ بەعزی چەند گرروپێکی فەسائیل بۆ نەمونە یاخۆ گرروپێکی چەکدار پەیوەندیان نییە بە حەشدی شعبیەوە چونکە بە هیچ شێوازێک حەشد دژمنی پێشمەرگە و دژمنی گەلی کوردستان نییە. ئەمە ئەساسێکە ئەبێ ئەمە بزانین. بەڵام با شتێکی پێ بڵێن بە جەنابم فەرموو لەم هەڵوو مەرجە کە پێشمەرگەی گەلی کوردستان ئەمانە کە خوێنیان تەسحیان ناوە بە درێژایی مێژوو خەڵکی کوردستان نەبوو بە دوژمنی نە عەرەب نە هیچ نەتەوەیەک وە بە خۆیشی وەکو جەنابەتە فەرمی موسڵمانە ئێمە دژمنی کەسی پرسیارم هەبوو لەسەر ئەوە بەڵام بەڕێز بەرزنجی ئەو فەسایلانەی تۆ باسییانەکەی موچە و مەعاشیان لە بەغدایە چەک و تەقەمەنیان لە بەغدایە بەشێکن بە حساب بەشێکن لە منزومەی دیفاعی عێراقی. پرسیارەمەیە ئایا سەرۆکی حکوومەت کە سەرۆکی منزومەی دیفاعیە ئاگای لەمانە نییە دەسەڵاتی نییە بەسەریانە یاخود ئەویش ئاگای لێوەڵێ کورە لێدەن جۆ مەدەنێ. ئەوانە جەنابی سەرۆکوەزیرانی عێراق پەیوەندیکردن بەردەوامە لەگەڵ جەنابی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان و جەنابی وەزیری ناوخۆ و لوجنەیەکی هاوبەشیان هەیە لەگەڵ جەنابی سەید قاسم ئەوەنە عەلاقاتیان بە قووەتەوە هەموو ڕۆژێک لە پەیوەندیکردنە ئەگەر گفتوگۆ نەبێت چاوپێکەوتنە بێت بە هیچ شێوازێک قبوڵی ناکەین باوەڕکە ئەم چەک و تەقەمەنی کە جەنابە باسیەکەیت ئەوەی کە حەشدی شعبی با بەجددی پێتەڵێن بە سەراحەت جیایە حەشد جیایە لە فەسایل یعنی ئەمانە حەشدی شعبی نین ئەم فەسایلانە ئەی ئەمە لە کوێوە هاتوون سەر بە کوێن چین دەرەوەی عێراقن لە ناو عێراقن ئەمانە چین بەڕێز بەرزنجی بۆمان شیکەرەوە تخوا بەسەر چاوم جەناب تەزانی بەڵام دووبارەیەکەینەوە ئەمە چەند ساڵێکە باسی ئەوواکەین ئەم فەسایلە دروست بوو لە کاتی هاتنی ئەمریکەکانە لە 2023 بۆ عێراق خۆشیانە کردبوو کە ئێمە فەسایلی مقاومە لە دوای 2014 کە تیرۆریستەکانی داعشانە تۆ ناو عێراقا بەشێکی لە فەسایل چوونە ناو حەشدی شعبی و بەشێکی تریان بە فتوای سەیسیستانی هاتوون. ئەمە جەناب تەزانی وردە بوون بە موەسەسە ئەو موەسەسەیە بەڵێ چەند جارێکی تر
لەمە پێش چەند ساڵی ڕابردوو ئەم ئیزدیواجیە هەر هەبووە 8 فەسائل دوای ئەو جیابوونەوەتەوە ئێستا چەند گروپێکی فەسائل هەیە ئەعلانیەکە ئەڵێ من بەردومانی هەرێمی کوردستان ناکەم ئەم بارێگانایی کە ئەمریکیەکانی تایە من بەردومانی ئەو شوێنانە ئەەکەم بەڵام لەم هەلوو مەرجە بە جەناب تەڵێت ئەوەی ئەمڕۆ سلێمانی و بەردومان کرا لە هەولێرش بنکەیەکی پێشمەرگە بەردومان کرا لەم چەند جارێکی تر هێرش کرا لەسەر ئەمانە حەش لێی بێبەرین بەڕێز بەرزنجی ئێ باشە یعنی ئەم فەسائلانەمەی جەنابە دەڵێ بوون بە بەشێک لە حەشدی شعبی یعنی حکوومەتی عێراقی ناتوانێ ئەمانە کۆنتترۆلکە لە دەرەوەی کۆنتترۆلی ئەوانن کاکە خۆ لە 2000 و چەنە کۆنتترۆلکردن چییە؟ تۆ گروپێکی ئەجوڵێتەوە تۆ ئێمە مشکلەکەمان ئەوەیە ئێستا هەیە چۆن بتوانین ئەم کۆمەڵە گروپانە بۆ نمونە ئەڵێ من مقاومەم و دوژی ئەمریکیەکانە لە بەر بەردومانمانەکە زۆر باش زۆر باش بەڕێز بەرزنجی ئەگەر ئەوان دژی ئەمریکا و ئیسرائیلن ئەی باشە خۆ درۆنەکانیان نەگاتە ئیسرائیل بۆ ناینێن بە ئیسرائیلەوە یعنی خەڵکی کوردستان خەڵکێکە مانگی ڕەمەزانە خەڵک بە ڕۆژووە خەڵکی کوردستان بەهۆی ئەم بۆردومانانەوە شەهید بۆ بریندار بووە ینی ئەمە دوجار واناکە عێراق بەرەو ئەتونی شەڕێک ببە کە بەرژەوەندی عێراقی تیانێ ئەو کاتە بڵێن چی؟ کاکە من ئیدانەی ئەو درۆنانەی کە دژی خەڵکی مەدەنی و خەڵکی کوردستان تیا شەهیدە بە ئەمە کارێکی تیرۆریستیە ئەمە کارێکی مقاومە نییە تا تۆ خەڵکی مەدەنی بکەیت بە ئامانج بە هەمان شێوە بە هیچ شێوازە قبوڵی ناکەین خەڵکی بڵێن هێزی چەکدارانی هەرێمی کوردستان بێ بە ئامانج ئتر لە سێمانی بێ لە هەولێر ئەیکە قبولی ناکەن بۆ ڕناوەستێ بەڕێز بەرزنجی ینی ڕۆژانە هەر دێت یعنی ئەوە ئێستا ئەم ئێوارەیە هاتووە بەیانیەکەی هاتووە بەردەوامە ئایا یعنی ئەمڕۆ هەناردەی نەوتیش دەست پێکراوەتەوە نەوتی کەرکووک لە بۆری کوردستانەوە دەڕوا کەچی درۆنمان باشە ئەمە شتێکی باشە بۆ عێراق بۆ کوردستان بۆ کارمەندانی هەرێمی کوردستان و عێراقە دەستخۆشی لە جەنابی سەرۆکوەزیرانەکەم کە ئەم ئیتیفاقا کراوە بە هەوڵی هەموو هێزە کوردستانیەکانە و لەگەڵ حکوومەتی عێراقی کراوە لەبەرەوە هەموو عێراق مستەفی دەبێت پەیامنامەیەکیشی دوێنە جەنابی دەرکردبوو بە لەو بابەتە بەڵام ئێمە کاکە لەم وەزعە بەڕاستی هیچ نازانین کێ ئەم ئەنجامە ئايات ئایا فەسائیلە ئایا لایەنێکی تر هەیە کێ ناڵێ بەڕێز بەرزنجی یعنی معقولە آخر معقولە دەوڵەتێکی عێراق گەورە و زل و زەبەلاح دەیان دام و دەستگای هەیە جێیشی هەیە وەکو خۆ دەڵێ حەشدی شەعبیە نەزانێ ئەم فەسائیلانە چین لە کوێن چێن ئەی باشە خۆ ئەم موشەکانە خۆ ئەوەندە پچکۆرە نییە فیشەشی کلاشینکۆڤ نییە نەزانن لە چۆ تەقیوە ینی بەڕاستی ئەمە جێگەی پرسیارە بەڕێز بەرزنجی کاکە منش خۆم پرسیارەکەم و داوا ئەەکەم لە هێزە ئەمنیەکانی عێراقی کە ئەم ئەرکە خنێنە ئەستۆی خۆیانە ئێمە ئەمانەوێت لەگەڵ هەرێمی کوردستان لەگەڵ هێزەکانی ئەمنی هەرێمی کوردستان بزانین ئەم هێرشانە کە لەسەر مەدەنیەکانە و درۆنەکانە و ئەو موشەکانە لەکوێ دەرەچێت با بەیاننامەکە دەرکەن با تەحقیقکەن منیش وا ئەو برژارەم هەیە نانی بەڕێز بەرزنجی تۆ حکوومەتی عێراقی نازانێت لە چۆوە دێ خۆ دیارە لە چۆوە دێ یا لە مووسڵەوە یا لە کەرکووکە یا لە دووس خورماتوە دیارە کاکاتم ئەوە بەردومانی حەشدی شعبی ئەکرێت لە کەرکووک بەردومانەکرێت لە قائیم لە حلە لە کەربەلا لە نەجەف لە هەموو شوێنەکانە بەردومانەکرێن و هەموو شەوێک هێرشەکرێتە سەریانە گەشتۆتە ئەو حەدە کە درۆن لە ناو عرەساتە لە ناو کڕادەیە لە جێرگەی بەغایە ئەچێتە ماڵان و لە ناو ماڵی مەدەنیش بەردومانەکرێت ئێمەش ئەمانەوێ بزانین ئەمە ئەرکی حکوومەتە داواکەین لە قائیدی عامی قواتی مسلحە لە طبعا خۆتەزانی ئەمە حکوومەتی بەڕێوەبردنە بەڵام بە هەمان شێوە ئمڕۆ حتا حکوومەتێک تەشکیلەکرێ ئەبێ ئێمە بزانین لەم زروفە و لەم کاتە چی بکەین وەکو جەناب تەڵێ پێشتر تقریرەکەت هەبوو لەسەر ئەو باشە زۆر باشە بەڕێز بەرزنجی باش بەڕێز بەرزنجی تۆ خۆشت ئاماژەت پێدا ئەوە چەند ڕۆژە حەشدی شعبی دەکرێنە ئامانج و بۆردومان دەکرێن یعنی ئەم ڕۆژ کراوە لە کەرکووک و لە قائیمیش کراوە
یعنی ئەوانەی چێن کە بۆردومانی حەشدی شعبیەکەن ئیسرائیل و ئەمریکا ئەی بۆ وەڵامیان نادەنەوە حەشدی شعبی بۆ وەڵامیان ناداتەوە وڵای من بۆ نمونە ئەگەر بنکێکیان هەبێت لە هەر کوێ بێ من بەبێ ئەوان بەبێ تەسریحەکە و بەیاننامەکەی ئەوان لە هەرکوێ بنکەیان هەیە من ئەوانە هەدەفی استراتیژی منە بەڵام لە کوردستان بنکەیان نییە بەڕێز بەرزنجی بنکەی ئەمریکی لە کوردستان نییە ئەو درۆنانە بەرخەڵکی ئاساییەکەوێ دەوڵای ئەمە زوڵمە ئەمە ناحەقیە ئەمە تاوانە ناکرێت خەڵکی مەدەنی تووشی ئەم هینابێت بۆ ئەڵێم داواکەم کە ئەمانەوێت بزانین کێ لە پشتی ئەم درۆنانە ئەوەستێت کێ ئەڵێ دەستێکی مخابراتی دەرەوەی عێراق نەبێ کێ ئەڵێ بیانەوێت فتنەیەکی دروست بکەن و شەڕێکی ناوخۆیی دروست باشە ئەگەر ئەمە هەر بەردەوام بێ بەڕێز بەرزنجی یعنی ئێستا مێ بزانم حەشدی شعبی چیەکە چۆن خۆیە پارێزێ لەم بردومانانە کاردانەوەی چێ دەیانەوێ ڕێبکەون لەگەڵ ئەمریکا خۆ عێراق ڕێکەوتنی و یاخۆ ئیتیفاقی استراتیژیە لەگەڵ ئەمریکا کاکە لەم شەڕێکی ئەقلیمی و شەڕێکی نیودەوڵەتی ڕێکەوتن چییە؟ خۆ تۆ وەسائلی دیفاعکردن لە خۆ تۆ نییە ئەگەر ئێمە ئاسمانمان بەدەستەوە بێ ئتر وەسائلمان هەبێ بۆ دیفاع لە خۆمان کەین تۆ بڵێ حەشد دیفاع لە خۆی نەکا یا دیفاع لە وڵاتەکە نەکا هێز ئەمنیەکانش بە هەمان شێوە خۆ جێشیش بوو بە جێشی عێراقی بەڵام ئەبێ بەڕاستی لە ئیمڕۆ حیوار و پەیوەندیکردنی بەردەوامە هەردوو سەرۆک وەزیرانی عێراق و حکوومەتی هەرێم هەردوو دستەکانە بۆ ئەوە بزانین بۆچی تا کەی ئەمە بڕوە ئەمە شەڕەکە بەرەو گەورەترە دەست خۆش بڵێ زۆر باشە زۆر بەڕێز دکتۆر حەیدەر بەرزنجی تۆژەری سیاسی و سەرۆکی دامەزراوەی نارامسین بۆ دیالۆگ ڕاستەخۆ لە بەغداوە لەگەڵ ما بووی بە ئومێدی ئەوەی چیتر درۆن نەنرێ بە خەڵکی کوردستانەوە سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵ ما شەوتان بە زۆر سپاس بۆ جەنابەت سپاس دەکەم خواحافیز